بەڕێزان داوا لە مەسعود بارزانی و مەسرور و ئەو شاخەوان جێگری سەرۆک پارتی بکەم کە هانی ئەو بنەماڵەی ئەکبەر حاجی ڕۆستەمیدا کە بچن ئەو دوو هاوڵاتی بێگوناهی عەرەب بکوژن بڕۆنە سەر پەروەردەکە بزان ئەو ئەکبەری حاجی ڕۆستەم لە چ کوژرایە تا ئەم بنەماڵەکەی بڕوا بکە لە ناو خەڵک ئەڵێن نەسە پارەیە بەڵام لە پارە خراپترە بڕۆ مەسعود بارزانی ئەو بەیاننامە لەسەر دەرکرد بزانە نوێنەرەکەت کە ئێوە ئەوها کردتانە کە لەگا لەسەر چ کوژرایە وە چ کێشەیەک و پێشترش کە بە شەڕهاتینا لۆچ بێ دەنجیان کردیە ئەوە خاڵک دوو کورە زۆر تاوانە ینی بە جددیمە ئەو پفتانەی میدیای پارتی و کوردستان 20 سال وتیان باسەوەی کردی گوایە ئەوە لە عەشیرەتەکە ناوی عەشیرەتەکی گوتی چونە دوو هاوڵاتی عەرەبیان کوشتە هەر هیچ ڕەبتیان بە عەرەبە نییە کە جیرایە لە بەغدایە هیچ ڕەبتیان پێ نییە مجەڕەد هەردوو لاوەزانم لە عەشیرەتی گەورەی ئەزاوین دوور و نزیک ڕەبتین چ دوو پفیاندا میدیای پارتی 3 ڕۆژە ئەوە نیان پفی ئەو خەڵکە دەدا و زەماوەری پارتی و شاخەوانە کوڕە جاشەکە هەیە بابە بیری بینەوە کە ئەوەندە هەر زەکارە دێ پارتی دەستی درێژە بەرەبەرە دەستی زۆر درێژە وەڵاگە تورکیا نوێ خاچی تودا جیکردێ ناوری برێ لەل کاچی خۆم کە دەستت نییە دەستیان مازەکەی بە خۆت دەیهینی خاچی خۆت داگیر دەکەی عێراق ئەو عێراقەی 150 خاکەی داگیرکردنەوە ئێستا تو جێگری سەرۆکی دەست درێژی تەڕەماشی چەند قسانە سەرجێداجی ئێمە دەکەی بەهەرحاڵ مەسعود بارزانیشان ئیستیقالە پێدە دەستی درێژە وەڵا گەدەرەقەت نێن ئاوا دەستی شماچەکەن بەهەرحاڵ بەڕێزان ئەو دوو هاوڵاتی کوژە دوور و نزیک ڕەبتیان بەو بنەماڵەی نییە بەو کەسەنێکە کوژە هەر دوور نزیکدا کوڕەکە زەریمەشی کردیە باشەوە چی بەسە لەم بیر لەو عەقلێتە عەشائیرەیە و نوێنەری بارزانی وەڵا بچی دوو کەس بکە ئەوجە دوو کەسەکەش بەس عەرەبن هەر ئەوەندە با کورتی کێشەی ئەکبەری حاجی ڕۆستەم لە ململانەی پارتی ئەچێتیەوە بۆ کورد و عەرەبەوەڵێن عەشیرەتەکەی هاتبوون ئاسایشی سلێمانی برێم کفری ڕێی لێگرتینە ئێبراکەم دوو هاوڵاتی عەرەبتان لۆ لە بەلاش علاش کوشت یعنی بەجددی مەسعود بارزانی دەبڕ تاقیب کە بزانم نوێنەرە دەست چ کوژایە ئەو بەیاننامە ئەوەت کردنیوەی خاکت داگیر کرا ئەوەندە بەیاننامە دەرنەکرد